دۆناڵد ترامپ سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ یەکەم جار لە مێژووی 47 ساڵی ڕابردوودا پشتیوانی تەواوی لە خەڵکی ئێران کردووە بۆ ئەوەی مافی چارەی خۆیان وەدەست بێنن. پشتیوانی کردووە بۆ ئەوەی خەڵک بتوانن ئەو ئازادیانەی کە لێیان زەوت کراوە وەدەست بێنن. ئەوە زۆر گرینگە کە ئەو پەیامە لەلایەن هەموو گەلانی ئێران، خەڵکی ئێران ببیسرێ و وەڵام بدرێتەوە، بە تایبەت کوردستانیان لە ئێران. ئێستا هەلوو دەرفەتێکی لەبارە بە پشتیوانی ئەمریکا کە ئێمە نازانین ئاستی سزادانی کۆماری ئیسلامی تا چ ڕادەیەک دەبێ، بەڵام لەوە دڵنیاین کە پشتیوانی تەواو لە ماف و ئازادیەکانی گەلانی ئێران لە چوارچێوەی ئێرانێکی یەکپارچەدا دەکات. بۆیە زۆر گرینگە کە کوردستانیان وەک هەموو خەڵکی ئێران، کورد لە ئێران وەک باقی خەڵکی ئێران تێکەڵ بەو ڕاپەڕینە جەماوەریە بن و بەرپەرچی دوژمنی خەڵکی ئێران بدەنەوە. سیستەمی ویلایەتی فەقیهی هیچ جێگە و پێگەیەکی لە ئێراندا نەماوە و ئێمە دەڕۆین بەرەو ئازادی ئێران. ئەمریکا بە تەواوی پشتیوانی لە خەڵکی ئێران دەکات.